زاد خطي دكتور ئەمڕۆ گرێخرای ئەنجومەنی گەنجانی کوردستان بازنی ڕاپەڕین لەژێر چاودێری بەڕێوەبەراتی تەندروستی خۆپاراستنی داری ڕاپەڕین هەڵدەستین بە ڕەشاندنی بازاری گشتی مزگەوتەکان عیادەکان هەندێک شوێن ئەو شوێنانی کە قەرەباڵغن ئامانجیشمان لە میشە دەمانەوێت هاوشاریانمان هانیشتیانانمان دوور بن لەم ڤایرۆسە و هەروەها ئامانجێکی تریش لە میشەمان دەمان هەوێ هەموو هاوشاریانمان خۆشیان بەم بەرپرسیارەتە هەڵسن و خۆشیان ئەوان دەمان هەیە هۆشیار بن کە خۆیانیش بیرشێنن بۆ ئەوەی هەمومان دوور بین لەم ڤایرۆسە. دیارە ئەو دەرمانش کە بەکاری دێنی هیچ سلبیاتێکی بۆ هاوڵاتیان نییە، هیچ زیانێکی نییە، تەنانەت گەر بەرپێستی شامکەوێ هەمووی بە شازێکی زۆر ورد لەگەڵ دکتۆر و بەڕێوەبەرات کاریگەریەکەی بۆ 5 ڕۆژ دەمێنێتەوە، یعنی تا 5 ڕۆژ هیچ ڤایرۆسێک ناتوانێت لەم شوێنە گەشە بکات و بڵاو بێتەوە. چالاکێکە بەپی تواناکانی خۆمان ئێمە ئەمڕۆ دەست پێ دەکەین نازانین کەی تەواو دەبین لێرە شۆ سپاس بۆ خێرخوازان دیارە ئەوەی ئێمە دەیکەین تەنها چۆنەڵەی لە ماندووبوونەکەی ئەگەر نا خێرخواز دابینی کردووە. زۆر سپاسیش بۆ بەڕێوەبەراتی تەندروستی و بەڕێوەبەراتی خۆپاراستنی داری ڕاپەڕین کە هەندێک کەلوپەل و شتیان بۆ دابین کرد. بەڵێ ڕێنماییمان بۆ هاوڵاتیانەوەی کە زیاتر خۆیان پارێزن و لە شوێنە قەرەباڵغەکان دوور بکەونەوە، دەستیان پشۆن و دەمامک و دەستکێش بەکاربهێنن. بەڵێ ئێمە وەکو ڕێکخراوی ئەنجومەنی گەنجانی کوردستان خۆبەخشانە هەستاوین بە کردنی ئەم کارە پیرۆزە کە وەکو ئەرکێکی ئەخلاقی و نیشتیمانی و مرۆڤایەتی بە پێویستمان زانی دەست بکەین بەو کارە بۆ پاراستنی هاونیشتیمانیانمان و هاوشاریانمان. بەڵام بەڕێوەبەراتی تەندروستی هاوکاری کردوین لە ڕووی دەمامک و دەستکێشەوە. وەک دەزانین ڕێکخراو زۆرە لە کوردستان بە پێویستی دەزانین کە ئاگاداریان بکەینەوە ئەوانیش لەو هەڵمەتە بەشدار بن و گیانی هاوشاریانمان بپارێزن لەو ڤایرۆسە، چکە بەڕاستی ڤایرۆسێکی کوشندەی و پێویستە هەمومان ئاگادار بین.